بەشێک لە دەرچوانی تواناسازی بە نوێنەرایەتی دەرچوانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوای خەرجکردنی ئەو بڕەپارەیە دەکەن کە حکوومەت هەرێم بڕیاری لەبارەوە داوە، بەڵام لەلایەن وەزیری سامانە سروشتیەکانەوە ڕاگیراوە. ئەوان ئاماژە بۆ ئەوە دەکەن ئەم جارەی لە چۆڵ ناکەین، یا داواکاریەکانمان بۆ جێبەجێ دەکەن، یا بایکۆتی هۆڵەکانی خوێندن و دام و دەستگاکانی حکوومەت دەکەن و پابەندی ئەو گرێبەستانە نابن کە لە نێوان ئەوان و حکوومەتدا واژۆ کراوە. دوای ئەوەی فشارمان کرد لە مانجی 2017 کتابێکی ئەنجومەنی وەزیران 1161 دەرچوو کە بڕیاریدا 30 میلیۆن دلار تەرخان بکرێ و کۆتایی بەو قەزیە بهێنرێ و کێسی تواناسازی دابخرێ. دوای 6 مانگ تێپەڕبوون لە مانجی 11 2017 تەنها 150 پارەماوەگرت، تاوەکو ئێستا 150کەی ترماوە نەگرتووە. چەندی جاگرتبوونەوە فشارمان دروست کردووە، بەڵام وەزارەتی خوێنی باڵا دەرێ نووسراوم کردووە بۆ دارایی دەرێ نووسراو کراوە بۆ سامانە سروشتیەکان. ئاشتی ئەورامی تاگلایانە نە قەراری ئەنجومەن جێبەجێ دەکەن، نە خوێنی باڵا و نە وەزارەتی دارایی. تاگلایانە دەرێ من تاوەکو ئۆکێشتری سەرۆکی حکوومەت وەرنەگرم پارەکە سەرف ناکەم، ئەگەر بێت و هەر بەردەوام بێ ئەو زروفە بۆ شەوە ئیتر ئێمەش ڕێکاری ترێ بۆ نمونە پابەندی ئەو گرێبەستە نابین کە لەگە وەزارەتەمانە، ئێمەش بایکۆتی هۆڵەکانی خوێندن و دام و دەستگاکانی حکوومەت دەکەین. بەشێک لە دەرچوانی تواناسازی ئاماژە بۆ ئەوە دەکەن حکوومەت هەرێمی کوردستان بانقەز نایەوێ بچێتە ژێرباری داواکاریەکانمان، دەشڵێن پشتگوێ خستنی داواکاریەکانیان تەنها زوڵم نییە لەوان، بەڵکو زوڵمێکیشە بەرامبەر بۆ قوتابیانە دەکرێت کە لە توانەکانی ئەوان بێبەشن. خصم خزمانەیە، عاشیرە عاشیرەتیە، حزب حزبانەیە، هەر کەس واسڵی هەبیتەوە واسای بە خودای پارە وەرگرتیە و نایتەوەش لە بریتانیا و لە ئەمریکا و ها دەوعای لەجێی کردی پارەی وەرگرتیە. ئەمە خیانەتمان نەکرد، هاتینەوە لەوێ پارەمان دەبڵ کاکنێکی زۆر سوپاس بۆی ئەوە بری 2 ساڵە تەقەعی کردی کورسیمە بۆ مەسەرف بکرێ، بەس وەزیر تەنفیز ناکە. هەموو ڕۆژێ وعدمان پێ دەدەن، وعدەکانشیان نیان نەجێ. هەر دەرێن ئەوڕۆکە بەسای قەیرانی دارایە، ئەمڕۆکە بەسای ئەوەی ئێستا و پێمان وایە قەیران نەمایە، پارە زۆرە، دەتوانن پارەکەی بدەن. داواکاریەکانی ئێمە ئەوەندە قورس نینە، پارەیەکی کەمە، پارەکە سەرف کراوە بەڵام نایدەن. بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست چاوی نە لە خەڵکەکەیە نە لە سیستەمی خوێندنە، بە هەموو شێوەیەک هەم بە پارە لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی ئیداریەوە غەدرێکی زۆری لە قوتابیان کردووە، بە تایبەتی لە ئێمەش بە تایبەتی لەو قوتابیانێک کە پێویستی بە توانەکانی ئێمەیە. لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە خەرجکردنی بڕی 30 میلیۆن دلار بۆ دەرچوانی تواناسازی کە ژمارەیان زیاتر لە 800 دەرچوو دەبێ، بەڵام لەو بڕەپارەیە تەنها 20 میلیۆن دلار خەرج کراوە بە وتەی دەرچوانی تواناسازیش بێت لایەنی پەیوەندیدار ڕۆتینا دروست دەکات بۆ ئەوەی ئەو 10 میلیۆن دلاری ماوە بۆیان خەرج نەکرێت. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.